صباح كانوا يا رجباشا كانوا هم ددنا دس بيكرن ده سري في حفتة ده تماشفانو قهدارين وين هجال هرجي دبن قولستان محمد أمينم حفتة صباحية بدأ ما باي تخته لا هولري دوباره متقالوا دبن وقت ميمي چندين بابتهم جاران بشوبينن بالي بكشينن دسر انزان يارين تازاد زيقل مهوانن خواه هناك جنگشو گفتگوه و هناك صحبت هم بکن هروها وقت میجی دس بيكا پروگرام دمه بالي بكشينن لسر كورتا نوچه که گشتی کرن کن پارتی دموکراتی کردستان جوینن خوین جماوری جبو سالیا دا دامزراندن خوارک ناخه محمود محمد بردف که پارتی دموکراتی کردستان رگهاند کویات کرنا جماوری جبو سالیا دا دامزراندن پارتی بشویه گرتبونه و آنکو کمبونه و مراسم جماوری بروناچن لبرتنه بریا کانال میدیایی و یادا دامزراندن پارتی خواه چه بکن رگهانجی کو دامزراندن پارتی دوزاگل کردستان السر جغرافیای کرا دی فاکتو پارتی جبو جان پیکوژیان و آزادی و دموکراتیه وجدایک بونا فکر تکوشان جبو سرخستنا دوزا کردستان و پاراستنا ناسنامه کردستان خبات کریه. ده هیما 24 مجمرانده پنجاندامین پککل سینور پارزگاه دوگه جان خواهش دزدانه. پیامنره کردستان 24 رگهاند کفروکین جنگین ترکیه اتومبیلن هن اتومبیل سینور ناحیه بامرنه سر به قضای آمدیل پارزگاه دوگه بردمان کرن و ده انجام ده دو کس جان خواهش دزدانه و هروها کسی که دنجی به سختی بریندار بو کوجی گریلاین پکک تدا بود. دهمان دم ده اتومبیل که پکک لگند رشکان جالی فروکین جنگین ترکیه و هاتنا آرمانج کرن و 4 سرنشین نیکو دناو اتومبیل ده بون کو سه جوانا پکک بون جان خواهش دزدانه. لالیکدن عراق لدجی دسترجین ترکیه دخوازه پاپشتی جولاتین اوروپیت که فؤاد حسین وزیر دربه عراق ده پیوندی که تلفنی ده دگل هر یک وزیران فرانسه، آلمانیا، بریتانیا انجام دایا و داخواز جوالاتان کریه که رولک چالاک بگرن جبو سکتاندن دسترجین ترکیه و هر وها وکشاندن هیزان لسر خاک عراق. وزیر دربه عراق ده پیوندی که تلفنی ده دگل وزیر دربه آلمانیا و فرانسه و بریتانیا تکذی کریه که ترکیه سروری خاک ولاتوان پیشل دکه و هرش نویجی لسر نافچه سیدکان جی بنمونه آنیه سرزمان. جالی خوفجی وزیر دربه امریکای رادگینه که انجمن آسایشان دولتی بریارک جدی جبو بدرش کرنا قدغه چکان لسر ایران رد کرد. مایک پومپیو لسر حساب خوان که هجمار خواه تویتر نویساندیه که انجمن آسایش دستازادان ایران ده بسر نکد و رب مزنترین ولات سپونسر ترور الجهان ده کوچکان بکره و بفروشه داخوازن ولات روشغلات نوین پشتگاه خست. بردف که امریکای ده بردوام به لسر راست کرنا و شاشیتی لگرکو و گوتیا. جالی خواه اردوغان رکفتن اسرائیل و امارات شرمزار کرد. سر کمار ترکیه رجب طیب اردوغان رکفتن دنابر اسرائیل و امارات ده شرمزار کرد و هر وها گفار وستاندن پیوندین خواد گل امارات کرد. گود دبکو او بالیوز خواه جویلا تیجی وکشینه اردوغان دیار کرد که ترکیه ده پشتوانی کرنا گل فلسطین ده بردوام دبه و تجاریجی پشتخانه ده فلسطینه. لارێکی دنجی ئەمریکا داخوازا رووسیا ji bo hemahengî û pêşvebirina vaksîna li dijî vîrusa koronayê red dike. Tora CNN li ser zarê berpirsekî bilindê Rûsyayê belav kir ku Mosko amadeya hevahengiyê digel Amerîkayê bike ji bo dîtina vaksîna dijî vîrusa koronayê.
لە واشنتنە داخوازەوان ڕەتکریە وی بەرپرسێ رووسی ڕاگەهاندجی کو ئەمریکا باوەری بە رووسیایەنینە ئەڤ یەکژی سەدەما بکارئانینە هەنگکەل و پەلێن تەندروستیان رووسیایە لە ئەمریکا. کورتایمە بەسەر هەفتوو دەهات ئەنهاژی مەهێن بابەتێن دن دیگەل هەفتوو شۆپینن و یەک جوان بابەتێن هەری سەرەکی و باڵکێش بێگومان چیرۆکێن سەرکەفتنە قوتابیان پۆلا دوازدەهەیە و ئەنجامێنوان هەفتیا دەرباسبووی دە دەرکەتن و ڕۆژ و بڕۆژ ئەم چیرۆکە هەنەکان دیگەل هەفتوو شۆپینن بێجارەژی خۆرتەکە کاکیە مەرەبن. دەما کۆنڤێژن سەرکەفتن بە هەموو بۆرەکی بە هەر جۆرەکی سەرکەفتنە ژبەر و هەوڵدان واتە سەرکەفتن ئەو کەسێن کوسەر نەکەتن دە تاقیکردن خۆدان گوت تێستێن خۆدەین پۆڵە بە کلۆریان و پۆڵە دوازدەها ئەو نایوێ واتایە و ئەو نەکەسن سەرکەفتینە لێ بلێ دیارە و دوێ هینجی هەوڵن خۆ بدن و پچێکی دیجی خۆ بوەستینن حتا کو بگهنە وێ داخوازە و وادانیە بەرچاوێ خوام. ئالان یەکە جوان قوتابیان دەرچوێن پۆلا دوازدەها یا ئامادەی بەشێ زانستێژی و ڕوونشتوانی شارۆچکەیە قەلاتزەیە دەبی و کارێ سەرەکیێوینە مریشک فرۆشتنە و هەروەها دوکانەکە بچووکە مریشکێژی ژە خۆرەدانیە و بۆیە ڕێژی پاریە ئەنکو بژۆ ژیانە ماڵباتە خوا خێزانە خوا دابین دکە تەوی و ئالان ژێبەر و مریشکە پاقش دکێ و واندگینە ماڵێنژی ماڵێن خەلکەیەن و داخواز دکن بریاد تەلیفۆنێ لێبەلێ خۆ مەحروم نەکریێش خوێندنێ و جهەک تایبەت خۆرەدانیە حتا و خوێندنا خۆتێ دە بەردەوام بکرد دەما و دەمیوی هەبێ یان دەرفەت هەبێ کاری بوو بنمرەیان 98.9 پلیان ببە پێنجەمین لەسەر ئاستی هەرێما کوردستانێ وێجەکە ئەم چیرۆکایی هەفتوورە بشۆبینن. بەهۆی بچووکی خانووەکەیان ڕۆژانە لە چێشتخانی ماڵەکەیان سعی کردووە. سەرباریەوەش ڕۆژانی تاقیکردنەوە بۆ بژێوی خێزانەکەی بە دوکانێکی بچووکی مریشک فرۆشی کە لە ناو ماڵەکەی خۆیان دایناوە کاری کردووە. ئالان لەگەڵ هەموو ئەو ئاستەنگانە ئەم ساڵ لە پۆلی دوانزەی ئامادەی بەشی زانستی پلەی پێنجەمی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەستێناوە. ئەم قوتابیە زۆرینەی ڕۆژانی تاقیکردنەوە لە بری پێداچوونەوە بۆوانەکان ناچار بۆ کار بکات و سەرقاڵی پاکردنی مریشک و گەیاندنی بووە بۆ مشتریەکانی. دوای تاقیکردنەوە ڕاستەوخۆ هاتۆتەوە دوکانەکەی و دەستی بەکار کردوتەوە. ئالان دەڵێت دەرفەتی خوێندن بۆ من زۆر نالەبار بووە، بەڵام کۆڵم نەدا و سەرباری ماندووبوون و کارکردن دەرفەتم بۆ خوێندن و پێداچوونەوە بۆوانەکان دەدۆزیەوە. ما 5 ساڵە کار دەکەم هەروەها خوێندوش متوانیمە هەموو ساڵێک لە ئەوائلەکانی قوتابخانەکەم بم. ئەو ساڵش پلەی دووەمم لەسەر ئاسی پەروەردەی پشدە بەدەستێناوە، هەروەها لەسەر ئاستی هەرێمی کوردستانی توانیمە پلە پێنجەم بەدەست بێنم بە تێکڕای 98.86. عادەتەن بە ڕۆژ کارم دەکرد بە شەویش ساعیم دەکرد. بۆ نمونەگەر دامان پاشنیوڕان بایە بەیانەکەی تا 12 نیۆڕۆ لە دوکان بووم کارم دەکرد و پاشان 12 نیۆڕۆ دەچوومە مەکتەب تاواکو ئێوارە کە دەهاتمەوە نانم دەخوارد و جا دەستم بە ساعی دەکرد. دەبوو چاوەڕێ بکەم تاواکو خێزانەکەم هەمویان لە نەخواردن دەبنەوە سفرەکەەوە دەکرێتەوە. اینجا هات بامانە بۆرێوی وەک دەبینن لە مەتبەخ ساعیم دەکرد. من دوکانەکە بچووکە بەڵام بۆ بژێوی ژیانی خێزانەکەی ئالان گەورەیە. زۆر جار کاتی سعیکردن و خوێندنی بووە. ناچار بووم بانگی ئالان بکەم تا یارمەتیم بدات یان بە پاسکیلەکەی مریشک بۆ ماڵی مشتریەکان بگێنێ. ئەمە وتەی وەستا عەباسی باوکی ئالانە. دوکانەکە هەری ئالانە ئێستا زۆربەی ڕۆژ هەبووە یان لە کاتی ئیمتحانیشدا لەسەر سعیەکەی هەڵمستاندووە ناچار ئالان هاتۆکتمۆرە ئەو مریشکەی بەرەوە وەرە یارمەتیمدا لەسەر سعیەکەی هەستاوە بە ناچاری. ئاشکرایە کە ماوەیە کە ئەو بابەتە پێدا بووە مامۆسای تایبەت و مەکتەبی تایبەت و ئەوەش بەداخەوە کە تەنها
کوڕی سەرمایەدار دەتوانێت بچێت بۆ خوێنێت ناتوانێت کوڕی هەژار بچێتەوە شوێنە بەڵام لە هەمان کەتیشداگە ئیرادەیەکی بەهێز هەبێ کوڕ هەژارەکانی دەتوانن بخوێنن ببنن نمونە لە قوتابخانەکاندا وەکو کە ئالان هیچێکە لە نمونەکان ئالان بە تێکڕای 98.9 نمرەکانی ئاواتی ئەوەیە وەک قۆناغێکی نوێی خوێندن لە زانکۆ درێژە بە خوێندنی پزیشکی بدە بۆ بژێوی خێزانەکەشیان دوکانی مریشک فرۆشیەکەی ئالان کراوە دەبێت و ئەندامانی دیکەی خێزانەکەیان کاری تێدا دەکەن. ئارەسەمین کوردستان 24 قەڵاتزێ. ئەڤ نمونێن هوساک و بەردەوام بن و خستنەوان بەرچاوێ هەر کەسێکی سەرانسەری کوردستانی ببن نمونەیەکە باش هەمدارن باش ji bo hevtemenên xwe hevrêbazên xwe di nava xwendinê de bêguman ev wisa dike ku ew zêdetir hewlên xwe bidin ji bo xwendinê ew hêviya serkeftinê ji bo wî dixwazin û bêguman gelek kes biriya xwendina xwe dikarin jiyana xwe biguharin û hin kes jî dûrî xwendina xwe karîbûn jiyana xwe biguharin yanî dibe ku swîça an ku kilîla serkeftina her mirovekî rêyek cuda be lêbelê ئالان دیێرە سەرکەفتنا خوا بڤێریە دیتیە و کاری بوو ژینگەهێکش خۆرە دروست بکە وەختێکیش خۆرە پەیدا بکە دەرفەتێ چێ بکە حتا کو بخوینە و خوێندناخوا بگهینە سەری پیرۆزباهیە ژێرەتکەن و هەر کەسێکی کووەکەوینە هەوڵدایە دە سەختترین و گرانترین ڕۆژێن ژیانە خۆدا سەرکەفتنێ بدەستخوابینە ئەڤە سەرکەفتن جەموان کەسێن کو هەوڵ ژێرە دەدن دەجا ئەنها ژی ژناوە باژارێ سلێمانیە هەفکاری من هەوژین جەمال وێ دیگەلمە بێ هەوژین ڕۆژ باش دیارەتژی لە جهێکی تایبەتی بە تاشتێ نانە سبهی لە سلێمانیە چێت شتێکی تایبەت هەیە ژبلی قاورمەیە نەه کوبەرینها هاتبوو بە حەزکردن کەرمکە سڵاوتان لێبێت بەیانیتان باش من لە شوێنێکی تایبەتم کە بە بازاڕی سەعاتاکۆیی ناسراوە لە پارێزگای سلێمانیان بازاڕە تایبەت مەدیەتیەوەیە کە بابەتی شیرەمەنی لە دەفرۆشرێت بەیانیان ئەم شوێنە هۆکاریەوەی کە بابەتەکانی ماست و قەیماق و پەنیر و دۆ و ئەو بابەتانی کە وەکو شیرەمەنی بەناوبانگن دەهێنرێت بۆ ئەم بازاڕە و لە شوێنەکانی دیکە ساغ دەکرێتەوە دەفرۆشێت وەک دەبینێت ئێستا فرۆشیاران و کاسبکارانیان بازاڕە سەرقاڵی کار و کاسبی خۆیانن کە لە بەیانیەکی زۆر دێن بۆ ئەم بازاڕە و ئەو بابەتانی کە باسم کرد لە دەرەوەی شار و لە گوندەکانەوە دەهێنرێت بۆ پارێزگای سلێمانی و ئەمانیش لێرە ساغی دەکەنەوە بە تایبەت بابەتەکانی ماست و قەیماغ و دۆ و پەنیر و چەند بابەتێکی دیکە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بەوەی کە ئەم بازاڕە لە سەعات چەندەوە دەکرێتەوە و چۆن کار دەکەن بەڕێز کاکفاتی حەم لەگەڵ دەبێت کاکفاتی ئەگەر فەرمیت هەیە سپاس دەکەم ئێوە لە کاتژمێر چەندەوە دوکان دەکەنەوە و ئەو بابەتانی کە بۆتانیت لەکوێ بۆتانیت و چۆن ساغی دەکەنەوە بە خراپنی کەناڵەکەتانەکەین پێشەکی بە خێربێنی ئەخوا ئەم بابەتانەی ئێمە شیرەمەنی بە ئەم تەبیعەتی شیرەمەنی و شێواسی شیرەمەنی بەیانیان زووە بەیانانی زوو تقریبان ئێمە سەعات 4 دوکانەکەینەوە ئیتر ینی کۆمەڵی خەڵکی خۆی هەیە کە بڵێن بابەتی شتی کوردەواریە و حەزی پێ ئەەکەن و بەیانیان زوویان و دوای ئەوەش خەڵکی لادێش هەر زوویە ئەوە نییە هەر خەڵکێک کە تەڵەبی لەسەر کڕینەکەی بێ ئەو خەڵکانەیشی کەیەن لە لادێ ئەوانیش هەر زوویان بەڵام لە هەمان کاتە ئەمڕۆکە بە شێوازێکی جیاواز لەگەڵ ساڵانی پێشووتە فەرقی هەیە لە بابەتی ئەوەی کە خەڵک زیاتر تەڵەبی لەسەر شتی کوردیە لە ماسی لە قەیماقی لە پەنیری و دوای ئەوەش ڕسق زۆرە بەو شێوازەی کە ڕسق زۆرە بۆ نسبەی کە خەڵک حەزی لێتی هەیە ئەنی ئەوە نییە لە کەمیە بێ یا بڵێن کاتەکە فەسڵەکە فەرقیە بێ بڵێمە هاوینەکەمەکە یا ڕووی لە کەمیە ببوورە بەڵام لە هەمان کاتە ئەمڕۆکە بەدیلی ئەم بابەتی شیرەمەنیانە شتیکە هەیە بەڵام خەڵک زیاتر تەڵەب و حەزی لەسەر ئەمێچکە وەکو بە کوردەکەی وەکو تێگەشتنی خەڵک لی تێگەشتەوە کەشتی کوردەواری و بابەتی شیرەمەنی شتێکی باشتر لە شتێکی کە بڵێ مابدەی حافزەی تیا بێ یا بۆ چەند مانگێک بەکار بێت بتوانانی بۆ مانگێ بۆ دوو مانگێ بمێنێتەوە لە زۆربەی شوێنەکانە ئیمڕۆکە شتی کوردەواری ئەفرۆشتێ و دوای ئەوەش خەڵک بە ئام تەڵەبی لەسەرێتی جاران بەو شێوەیە نەبوو چەند ساڵە پێش ێساکێنە خەڵک بەم شێوەیە نێتوانێ ینی حەزی لێ ناکرد بەڵام ئێستا ئەم جیلەیشی کە پێگا و
ئەم خەڵکە مامناوەندشی کە بڵێن نیەنە پێشۆ ئەمانی زیاتر تەڵەبیان لەسەر بەرهەمی شیرەمەنی کوردیە. کاکفاتی بەپی وەرزەکان خواست لەسەر بەرهەمی شیرەمەنی شەگۆڕی ئێستا کە ئێمە لە وەرزی گەرمە و هاوینین زیاتر خواست لە سەر چ بابەتێکی شیرەمەنی هەیە بە تایبەت بۆ ئێستا بەیانیان. وڵی وەکو ئێستا خەڵک حەزی لە ماسی شیرین هەیە وەکو ئەمەی کە گەرمایە خەڵک حەزی لە ماسی شیرین هەیە بۆ نان و ماس بۆ دوای ئەوەش خەڵک زۆر تەڵەبی لەسەر دۆیە چکە دۆ لەگەڵ خواردنا خەڵک ئێساکێنە زۆر زۆرەکەی حەز پێەیە ئەنیم ئەو سان نەبوو دۆ نەبوو ینی چەند ساڵێکە دۆ هەیە و ئاو بۆ شێوەیە کە خەڵک حەزی لێکا و ئەژینە پێشتر هەر ماس بوو هەمووی مەنجەڵی گەورە بوو خەڵک ئەیکی بە ماسا و لە باسی دۆ بەڵام ئێستا ئەم و شوێنەکان و چاخانە و هەموو شوێنە گەورەکان هەمووی دۆ ئەبات چکە دۆکە هەم ئاسانترە هەم دۆکە سەحیترە دۆکە سوکترە لە ماسا و ماسا و قورسترە هەر کەسێکە ڕاخی ماساوە خواتۆ ینی ماعیدەیەکی دێ بەڵام دۆکە سەحیترە و دۆکە خۆشترە لە شێوازی ئەوەیشی بڵین کە چیکە هەیە پەنیر هەیە ساڵان هەتاوەکە و مانگی 4 و 5 پەنیر هەبوو ئێستا بە حکمەوەی کە خەڵک خزمەتی ئاژاڵەکە پەنیری کوردی هەر بە بەردەوامی هەیە ماسی شیرین هەر زۆر زۆرە یعنی کوێ خەڵکی خزمەتی ئاژاڵەکە اینجا پارێشەکە ئەمڕۆ کە سەد لە ماسی باش بۆ خاوەنی 5,000ەکە 4.5ەکە ئەنی خەڵکی خزمەتێکە ئەوە نییە هەر بڵین ساڵانی زوو ناگەشتم کاتانە ماز نەئەمە کەمێک شتێکی کەمەمە بەڵام ئێستا چووکە خەڵک ژیانی لەسەرەتی زیاتر خزمەتێکە لە هەموو بەروبوومەکانی لادە تۆزە ئەمڕۆ کە بابەتی شیرەمەنەکە لە هەمووی بۆ ئەوان باشترە. کاکفاتی ئەم بازارە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ ئەم بابەتە هەیە ئەو شتانی کە دێتان بازار و دەفرۆشێت ئەتوانین بڵین سەرجەمیان کوردەوارین هیچ شوێنێکی دیکەنێ یاخود بابەتی دیکەی تێکەڵ ناکرێت. وەڵی وەکو ئەوەی کەیەت هێرە ئێمە من ناتوانم ئەو بڕیارە بەم بڵێم شتیکە نایە شتیکەیەت بەڵام شتەکان جا ئەکرێتەوە یعنی کابرا حەز کە چی بوێ ئەمەی بێرێتێ ئەینا بڵێ ماسی مەعمەل نییە ماسی مەعمەل هەیە بەڵام ماسی مەعمەل ساڵانە 2 مانگ 3 مانگ هەیە لەبەرەوەی شتی ئەم بابەتی خەڵکی دەرۆ زۆرە ئەوە نییە بڵێ کە کەمە و تەسیری ینی نامێنێت یا بەشی خەڵک ناکە بەشی خەڵکەکە بە زیایش و لە هەمان کاتیشا ماسی مەعمەل هەیە بەڵام کابرا پێڵێ ئەمە مەعمەلە ئەمە کوردیە یا ئەمە ماسی مەڕە شێوازکان کابرا ئەمڕۆکە تێگە اینجا خەڵک لەسەر سیخە ئەمڕۆکەیەتەوە کابرا ئەوە ینی ئەگە جارە فێڵێکە جاری دواییتر ینی سوور ئەزانە کە فێڵە و حەزی پێی نییە لە کاتمان گرتی زۆر سپاس. بەڵێ ئەوەی کە بینیتان کۆی زانیارەکانی کاکفاتیح بوو یەکە فرۆشگایەکی هەیە لە نێو بازاری سەعاتاکۆیی کە باسی لەوە کرد بە تایبەت بەیانیان ئەوان لە کاتژمێر 4 بۆ 5 دوکانەکانیان دەکەنەوە و هاوڵاتیان بۆ کڕینی ماست و پەنیر و قەیماق و دۆ و چەند بابەتێکی دیگەی شیرەمەنی بە تایبەت ئەو کەسانی کە چایخانەیان هەیە و هاوڵاتیان زیاتر بۆ نانخواردنی بەیانی ڕویان تێدەکەن لە بدێن بۆ ئەم بازاڕ و پێداویستیانە دەکڕن. هەوژین دیارە تو زوو سەردانی ئەم شوێنە دەکەی بۆ خۆت دەکری چونکو جەماعەتەکە هەمووی دەناسی. وەڵام من لەگەڵم بابەتانە کەمتر نێوانم هەیە من زیاتر حەزم بە خواردنی گۆشت و ئەو شتانەیە لە بەیانیاندا بەڵام بەو پێی کە ئێمە جارجار بۆ کاری ڕۆژنامەوانی دەینام بازارە لەگەڵ هەندێکیان نابووین بە هاوڕێیەکی نابووکو بۆ بابەتانە من زیاتر حەز بە بابەتانە ناکەم لە بەیانیانە ئەمەش زیاتر کێشەی بۆ تەندروستیم دروست کردو لە ماوەی ڕابردووە چەند جارێک دووچاری کێشەی تەندروستی بووم بۆ کارەوەی کە من کەمترم بابەتانە دەخۆم زیاتر حەزم بە خواردنی گۆشت و جگەر و مریشک و ئەو بابەتانەیە لە بەیانیاندا. سەلامەتی بێ ئینشاڵە گەلێک سپاس بۆ هەفکارە من هاوژین جەمال ژنەوە باژارە سلێمانیە کەوتت گەل من بووی ئێستا دەتوانی بڕۆی گۆشتەکە بخۆی. بەجا مێرەوشە ساقایەکەش هەوایەت گەل هەبدوو بشۆپینن بزانبن لە باژار و باژارەکەن کوردستانێ چاوایە ئیرۆچاو بێ بێگومان بەرچاوم دبینن و هەزجی پێتکن و پلین گەرمایە باش داکەتنە دابەزینە وێجەکەوە ئیرۆچاوە بێ کەرەمکەنە بە هەبدوورە بشۆپینن.
جنبین لسر مجهر خویا کمی بدن بحث کردن بگمان می بحث چهارسری سروشتی بکن لبله خانمه که لباجر اسلامانیه جهک تایبتان کنورنگه هک تایبت وکریه یا کردواری کو تایبت بنخوشین کو بریه سروشتیان کو خوزای زانستی کو جرد بجن سوجوگ ته چهارسری کردن افجاره چهارسری دیگه زانستا کردواری تکل کریه و زانستا کردواری دی چهارسریه خوزایی ده بریش بولات کوریا داکو هفشواز وان زانستن سروشتین کلیوی لاتیتن و کرانین سوجه بورگرتن بجمع بهدوره بزن بن چاوا بریو چلو چهارسر دوکه و پاشیل و در الیستوریت گل سپوره کی تایبت یه چهارسری سروشتی می وابطه بدن بحث کردن کرم کن چارەسەری نەخۆشی بە ڕێگەی سروشتی و زانستی سۆجۆک دەکات. گرفت هەستەکەی ئێرە ڕقا هەستەکەی ئەم زانستە کۆری تێهەڵکێشی زانستی کوردەواری کردووە بۆ جێگرەوەی بەکارهێنانی دەرمان. ئەوین دوای ئەوەی دەچێتە کۆریای باشوور بۆ فێربوونی زانستی سۆجۆک زانستی کوردەواریش دەبات بۆ ئەوەی لەوێ توێژینەوەی لەسەر بکەن و هاو شێوەی زانستە جیهانیەکان لە جیهاندا بەکاربهێنرێت. ئێمە ڕۆشتین ئەو زانستەمان وەرگرت بەڵام لەگەڵ خۆمانە چیمان برد زانستی کوردیمان برد زانستی کوردی وەک زانستەکانی چۆنێتی هێنانەوەی ناوەکەوتن و لەجێچوون و گرفت و سوڕانی سکی مناڵ و ترس و بەبۆن کەوتن و ئەم زانستە ئێمەش چوین لەوێ ئاڵگۆڕێکی زانستیمان کرد لەم ئاڵگۆڕە زانستیایە ئێمە چەند کەسێک لە کوردستان و عێراق بووین بەڕاهێنراوی زانستی سۆجۆک ئەوانش ئەو بۆردیان لە ئێمە وەرگرت هەم زانستی با بڵین تۆبی نەبەوی کاکاتە زانستی بەشە عەرەبیەکان ناوچە عەرەبیەکان لەگەڵ زانستی کوردیە کە لە یەکۆ نزیکن ئەوانش لە ئێمانەوە وەرگرت بە خۆشحاڵیەوە. ئەو کەسانەی سەردانی دەکەن بۆ ئەم چارەسەرا باس لە سوودەکانی دەکەن چونکە هیچ جۆرە دەرمانێک بەکار ناهێنرێت. ئەنجامەکەی من پێش چارەسەرم بۆ بکە ئازاری قاچم هەبووە پشتم هەبووە بێهێز دایمەن ناو دەم و موشکە بوو ئێستا کە چارەسەری بۆ کردم حەز بە ئیسراحەتەکەم لە ئازاری قاچم لە پشتم بڵێم لە سکم ئەو شتانە زۆر زۆر فەڵقی پێ ئەەکەم. زانستەکان هەمیشە بۆ خزمەتی مرۆڤایەتی بەکار هاتووە. تێکەڵکردنی زانستی چارەسەری کوردەواریش بە زانستە بیانی و جۆرە و جۆرەکانەوە هەندێک جار بە قسەی شارەزایان ئەنجامی سەرسوڕهێنەری هەبووە. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی. چارەسەریە سروشتی ژیان کۆخۆزایی بێگومان ڕێن خۆیان زانستی هەنا دوەکو مرۆڤ بکووری بچێناو بابەتێ بزان بە بن دەستێکی ئەوێ چارەسەریە وەردەگرێ و تا چ قەسی هەڤوڵاتیە گرنگی بە چارەسەریە سروشتی ددن
لە سەردەما کۆرۆنای دەبێت تایبەتیش وە کوچونە جەم دکتۆران و نۆرینگەهان بچێکی گرانتر دەبێت قرستر دەبێت جنها دگەل برێز دکتۆر مەهدی خالد قادر کو بخۆ پسپۆرە نەخۆشیên جونگە و چارەسەریە سروشتیە میهوانم منە لە ئستودیۆ گەلێکی بخێراتی دکتۆر بەیانیت باش خۆ ئەتوێت هەتا ئێستا هیچ کێشەیەکی جونگە و ئێسک و ئەو شتانت نییە الحەمدلله چۆن خۆت پاراستووە نهێنیەکە چییە؟ طبعا نهێنیەکە کۆمەڵک ڕێنماییە ڕۆژانە دەتوانیت جێبەجێ بکەین چەند هەر کەسێک بێوێت لە زۆر بەرنامەی دیش باسمان کردی ینی کۆمەڵک ڕێنمایی هەیە کە هەموو کەسێک دەتوانانی لە کار و کاسبی خۆی لە با بڵێن کاری ڕۆژانەی خۆی لە ناوماڵی خۆی پێ بپارێزی نهێنیەکە زۆرە زۆر شت هەیە مەسەرەن یەک لەوانە هەندێک نهێنی هەیە نهێنی نیە ئەسڵەن هەموو خەڵک دەیزانی بەس لەوانەیە ڕێنمایەکان جێبەجێنەکە مثلا یەک لەوانە ستایلی ژیانی خۆی مەسەرەن چێشی لەشی خواردنی تەندروستی با بڵین هەستان و دانیشتنی تەندروستی چۆن هەڵسی چۆن دانیشتی چۆن کارەکان ڕۆژانە خۆی ئەنجامدان چۆن خەوتنیی تەندروست ئەنجام بدە ئەوانە هەمووی ئەو هۆکارانن کە وا لێ دەکات کە کەمترین گرفتت هەبی کەس نیە گرفتی نەبی دەتەوان هەموو کەسێک لە ژیانی خۆی تووشی گرفتەشی جومگە دەبی زۆر ئاساییە چونکە کەسمان نیە پێرفێکت 100% هەموو ڕێنمایەکان بتوانین لە هەموو کاتەکان بە شێوەیەکی گونجا و ئەنجام بدەین بەڵام هەوڵەدەی ئەو پەڕی توانای خۆت بەکاربیینی ئەو کاتی تەڵان دەرەنجامەکەی ئەوەیە دەتوانی باشتر ژیانێکی باشتر بکەیت سپۆرت ئەنجام دەدەی وەرزش ئەنجام دەدەی وەرزشی با بڵین سادەی ئەوە نەک کۆکو تۆپێن و ئەوانە نا بەس ڕۆیشتە زۆر کەم باش الحەمدولله چونکە دوێنێ یاریەکی زۆر قورسە بوو دۆڕاندمان نازانم زۆر باشە دکتۆر چارەسەری سروشتی چییە و بە چ جۆرێک دەکرێتن ئەو طبعا ئەو پسپۆری ما با بڵێن پێی دەگوترێت شیاندنی پزیشکی بە شێوەی گشتی ئەوە طبعا چەترە گەورەکەیە چارەسەری سروشتیان چارەسەری فیزیایش بەشەکە لەو با بڵێن پسپۆریەی بریتە لە بەکارهێنانی کۆمەڵک ڕێنمایی با بڵێن وەرزشی لەگەڵ کۆمەڵک ئامێریش دەتوانین بەکاری بینین لە کاتی چارەسەری و هەندێک زاریش چارەسەرکردن تەنها بە ڕێنمایی با بڵێن وەرزشی و ڕێنمایی باری تەندروستی کەسەکەیە لە هەستان و دانیشتن و شێوازی گۆڕین و هەندێک زاریش تەوان ڕێنمایی ئەوەشی لەگەڵە ڕۆژانە چۆن کارەکانی خۆی ئەنجام بدە کێن ئەو کەسانەی کە دەتوانن چارەسەری سروشتی زانستی پێشکەش بکەن بڵێ کە دەڵێن چارەسەری سروشتی زۆرجار تێکەڵیەک دروست دەبی لە مابینی ئەوانەی جیا و دەرمان مەسەن جیا دەرمانیەکان بەکاردێنن کە زۆرجار دیعای ئەوە دەکرێت کە ئەوانە 100% سروشتی و شێوەی ئەوە جیاوازە لەگەڵ چارەسەری ئەمە باسی دەکەین ئێمە باس ئەوە نییە ئەمە با بڵێن خواردن دروست بەکاربێنین وەکو چارەسەر یان شتی سروشتی بەکاربینین وەکو چارەسەر ئەوەی ما سپۆرەکەی بریتە لەوەی کە با بڵێن وەرزش ڕێنمایی ئەوانە جێبەجێ بکەین ئەوانەی دەتوانن ئەو با بڵێن کاری ئەنجام بدەن دەرچوانی بەشی چارەسەری سروشتین طبعا خۆشبەختانە لە کوردستان ئێستا چەند کۆلێژێکمان هەیە خۆشبەختانە کۆلێژەکەی ئێمە لە زانکۆی پۆلیتەکنیک یەکەم کۆلێژ بوو ئەم ساڵ دووەم وەزبەی بەکەلۆریۆسمان دەرچوون لە بە کۆمەڵگای خۆمان پێشتریش هەبوو پێتەمان لە پەیمانگاکان هەبوو لە 2014ەوە داخرا ئەو کاتی بابرێن دوبلۆم نەما ئێستاوانە بەکەلۆریۆس دەتوانن ئەو کاری ئەنجام بدەن و نۆڕنگەی با بڵێن چارەسەریان هەیە بە سەرپەرشتی زۆرینیان بە سەرپەرشتی پزیشکانی کە پسپۆری جومگە و شیاندنی پزیشکیان هەیە واتە ئەوانەی کە ئەو کارانە ئەنجام بدەن مەرجە هەڵگری بڕوانەمەی چارەسەری سروشتی بن فیزیۆتێراپی ئەو دەتوانن ڕێنمایی و ئەو شێوازە ئەگەر نەیان بێن ناتوانن ڕخسەت وەربگرن بۆ کردنەوەی شوێنی تایبەت طبعا پێویستەوانەبی طبعا لەو هەموو وڵاتان هەیە بەداخەوە لە کوردستانی خۆمان زۆرجار خەڵکی دیکەش با بڵێن ئەو کاری ئەنجام داوانەی کە تۆپ شعبی و با بڵێن بەیتاڵەوانە دەستە ناو بابەتەی هەندێک جار دەرچوانی بەشەکانی دیکەم بۆ نمونە مەسەلەن پەروەردەی وەرزشی زۆرجار دێنە ناو بابەتەی چەند خولەک وەردەگرن لە دوای دێن با بڵێن ئەو کاری ئەنجام بدەن کە مەفروض نییە بەو شێوازەی بیت و کار کەسە و کاری خۆی بکە ئەنجام بدە بە شێوازەشی جوانتر دەتوانی خزمەت بکە ئەوەی وەرزشی لەوە باری وەرزشەکەی خۆی بکە ئەوەی چارەسەری سروشتیشە بەکارەکەی باشە دکتۆر کێنەوانەی کە دەکرێت چارەسەری سروشتی بە شێوەیەکی زانستی وەربگرن ئەو نەخۆشانە طبعا زۆربەی زۆری نەخۆشیەکان دەتوانن وەری بگرن زۆربەی زۆری هەندێک نەخۆشی هەیە با بڵێن هەتا
هەندێک جار ئەوانەی کە نەخۆشی دەرونیشیان هەیە پێویستیان بە چارەسەری سروشتی دەبی تەنانەت یانی هەندێک حاڵاتی دەرونیشمان هەیە دەتوانن سوودی لێوەربگرن ئەوانەی گرفتەکانی ماسوولەکانیان هەیە ئەوانەی گرفتەکانی با بڵێن لاوازی ماسوولکە پشت ئێشە سەر ئێشە هەتا ئەوانەی کە با بڵێن گرفتی با بڵێن ئیفلیس بوونیان هەیە ینی دەمارەکانیان گرفتیان هەیە ئەوانەی کە با بڵێن نەشتەرگەری ئەنجام دەدەن لە بۆ جمگەکانیان یان هەر نەشتەرگەری ئاسایی کە ئەنجام دەدەن پێش ئەوەی کە نەشتەرگەریگە ئەنجامدایان دوای ئەوەی کە نەشتەرگەریکە ئەنجامدا هەتا نەشتەرگەریی ئاسایش بی زۆر جار چارەسەری سروشتی وا دەکات ئەو کەسە لە دوای ئەوەی کە نەشتەرگەریەکەی ئەنجامدا سادەتر و ئاسانتر بتوانانی بگەڕێتەوە سەر باری ئاسایی خۆی هەتا لە با بڵێن لەو پەتایی کە تووشیشمان بووە ڕۆڵی چارەسەری سروشتی گرنگە لە وڵاتانیش بە تایبەتی ئەوانەی کە تووشی گرفتی هێنا سەدان دەبن ئەوانیش بە هەمان شێوە دەتوانن سوود لە چارەسەری سروشتی وەربگرن زۆر چاکە چارەسەری سروشتی دەڵێن تۆزێک خاوترە لە چارەسەری پزیشکی جۆرەکانی تر وەرگرتنی دەرمان و ئەوانە ئەمە کە دەڵێن چارەسەری دەبان جێگرەوە نییە با بڵێن ئەوەی چارەسەری سروشتی بکە مانەوە نییە تەواوکارە بەڵێ بێگومان ینی پێویستە پزیشک با بڵێن ئەو پێداویستی و دەرمانانەی کە پێویستە ئەنجامی بدا و ئەنجامی دەدا وەری دەگری نەخۆشەکە لەگەڵ ئەوە چارەسەری سروشتی وا دەکا ئاسانتر یان سادەتر هەرچەندە وەکو جەنابەت باسی کرد زۆر جار پێویستی بە کات هەیە زیاتر بۆ نمونە یەکێک پشتی دێشین بە چارەسەری سروشتی ئەوە نییە بە جەلسەک دوو جەلسەی کەسەکە زۆر هەست بە ئەوە بکە گۆڕانکاری بکە احتیمالە پێویستی بە کاتەشی زیاتر دەبی بەڵام دەرەنجامی باشتری دەبی لە کەسێک کە تەنها دەرمان وەربگری بەبێ ئەوەی ڕێنمایی وەربگری بەس ئەوەی هەردووچیان وەربگری بە شێوازشی با بڵێن تەندروست وەربگری ئەو کاتی دەرەنجامی باشتری دەبی و ئەو کەسەش کەمتر تووشی گەڕانەوەی حاڵەتەکەی دەبی زۆر کەسێ مەسەرەن تەنها باڵێن چارەسەری دەرمان وەردەگری بەڵام ڕێنمایەکان جێبەجێ ناکە ئەمە زۆر جار دەڵێن بە تایبەتی ئەو گرفتانەی کە تایبەتن بە پشتێشە و باڵێن جمگەکان جگە لەو نەخۆشیانی کە درێژخایەن پێویستیان بە دەرمانی درێژخایەن دەبی ئەوانەی دیکە زۆربیان 1970 ڕێنمایەکان و چارەسەری سروشتی ئەنجام بدەن 1970 دی دەرمانەکە هۆکاری چاکبوونەوەیان دەبیت زۆر چاکە چین ئەو چارەسەریانە کە لە کوردستان زیاتر بەکاردێنرێن وەکو گوتت سەرهێشەیە زۆری ئەو حاڵەتانەمە بەست کە ینی چ جۆرە چارەسەریەک بەکاردێنن یان مەبەستە نەخۆشیەکانە لە سەرێشە چی بۆی دەکەن پشت بێت چی بۆی دەکەن بەخود تەمان ئەوانەی سەر ئێشەوەوانە پێویستیان بە ریلاکسیشن تەکنیک دەبی با بڵێن خاوکردنەوە هونەری خاوکردنەوە هەتا هەندێک وەرزشی با بڵێن کۆنیش هەیە بەکاردێ هەندێک حاڵەت دەتوانی بەکاربیێنی ئەوانە یۆگای دەکەن مدیتیشنەوەە ئەوانش بە هەمان شێوە و هەندێک ڕێنمایی تایبەتیمان هەیە لە بۆوانەی کە با بڵێن بتوانن خۆیان خاوکەنەوە لاشیان خاوکەنەوە کۆمەڵک هەناسەدانە لەگەڵی کۆمەڵک ڕێنماییە جێبەجێ دەکا ئەو کەسە هەست بە ئارامی دەکا ئارامی دەرونیش بە هەمان شێوە استفادەی دەکا و ئەوانەی کە با بڵێن پشت ئێشەیان هەیە کۆمەڵک ڕێنمایی هەیە ڕێنمایی ڕۆژانە لە هەستان دانیشتن خەوتن با بڵێن شت هەڵگرتن زائیدەن لەگەڵەوەش چۆن سیاری دەخۆری ئەوانە هەمووی چۆن دادەنیشی چۆن هەڵدەستی چۆن دەڕوا ئەوانە هەموو لەگەڵ ئەوەش کۆمەڵێک وەرزش هەیە کە پەیوەستە بەوەی کە بەهێزکردنی ماسوولەکانی پشتی و ڕاکێشانی ماسوولەکانی پشتی و توانای ماسوولەکان زیاد بکەین ئەوانە هەمووی ئەو ڕێنمایانە دەتوانن ئەنجامی بدەن. گەلێک باشە دکتۆر لەگەڵمان بمێنە هەفکارە من هەوا باژار و باژارگەن کوردستانی بەردەوام من دگەلمەنە داک و داوی زانیاریان بدنەمە ئۆکێ گەرەکە هەفکارە من ڕێناس دگەلمە وایە بێس ئەم بەیانە ڕێناسم بینی گوتم زانیم کە ڕێناس لەگەڵمان دەبێت نەوەڕست لەگەڵمان نابێت ئەم بەیانە ئەوجا دڵم خۆش بوو کە نەوەڕست لەگەڵمان نابێت گوتی دووشەمە لەگەڵت دەبم توڵی خۆم دەکەمەوە بەڵام دیارە ڕێنازیش مەدریدی بوو دڵی زۆر خۆش بوو بە دۆڕانەکەی دوێنێ شەوی بارسا دیارە ڕێناز گەڕایەوە ڕێناز جێت لێمە ها خۆم یەکێک لەو هاندەرانە زۆر بەدڵێکی فراوان وەری دەگرم ئەو جێ یاواش یاواش لەسەر من حتمما نەبێ بەدڵێکی گەورەوە وەری بگری ئەنجامەکە گەورە بوو ها بەیانیت باش بەیانی باشیان سەرخۆشی خۆمە داڕاستاکەم زۆر سپاس هیچ نییە بۆ ساڵێکی کە ئینشەڵڵا خۆتان ئامادە بکەن آخر شتێک لێرە هەیەی ئێستا چونکو ریال پێشتر دەرکرا بوو لە چامپیۆنز لیگ هەموو هاندەرانی ریال مەدرید و
کریستیانۆ ڕۆناڵدو دوێنێ شەو هاندەری بایرن بوون. ینی گوڵستان قەی ناکە ئێمە چاوەڕێی دۆڕانی بەرشەمانە کرد بەس بەو جۆرەش نا ئەمڕۆ تۆ ڕەشیشت پۆشیوە دیارە زۆر کاریگەری هەبووە لەسرت ئیدی ئەوە یاریە لە دڵی خۆتانی مەگرنۆکو ئێمە چۆن باسایی وەرمانگرتووە دروستە. گوڵستان ئێمە لە بازاڕی باڵندە فرۆشانی هەولێرین لێرە بازارەکە بەیانیان قەرەباڵخ نییە ڕۆژانی یاساییش بەوەی ڤایرۆسی کۆرۆناوەکو پێویست بازارەکە لە ڕۆژانی جاران ناچێت پێش ڤایرۆسی کۆرۆنا لێرە جۆرەها باڵندە و شتی جۆرا و جۆر گیانەوەری جۆرا و جۆر هەیە کە ئاژەڵی جۆرا و جۆریش دەفرۆشن لێرە کە هەر کوردی لێە ئێرانی لێە تورکی لێە کۆمەڵەیەک باڵندەی جۆرا و جۆری دیکەی بیانی لێە لێرە دەفرۆشرێت و هەروەها جگەلەوەی کە بازارەکە بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵگۆک و پێویست سەردانی ناکات لەگەڵ ئەوەشدا ڕێنمایی تایبەت هەیە بۆ ئەم بازارە لەلایەن هەم قایمقامەتی هەولێر هەم ژووری ئۆپەراسیۆنەکانەوە کە لە ڕۆژانی هەینیدا بازارەکە بەداخراوی دەمێنێتەوە بۆ ئەوەی هەم بەریەککەوتن کەم بکرێتەوە لە بازارەکەیە هەمیش بە جۆرێک لە جۆرەکان ئەو بازاڕە بپارێزێ لەوەی کە نەخۆشیەکەی پێدا بڵاو دەبێتەوە. کاک محەممەد نزیکی 30 ساڵە لەم بازاڕە خەڵکی خەریکی باڵندە فرۆشیە ئەگەر بپرسم ئێوە زیاتر چ باڵندەیەکە فرۆشن؟ ئەمە ئێستا عالیان فروتی کوردی ئێستا عالیان. چ جۆرە باڵندەیەکتان هەیە لێرە؟ ئەمە لێرە قازمان هەیە کەرەبامان هەیە مریشکمان هەیە برامان هەیە على شیشمان هەیە لەخوای بەزانم شێکمان هەیە. بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا لێرە چی کراوە؟ ئەمە ئێستا کە دێن عینەبی دەمام پێ دەکەین دووەم دار ئەوەکەی خاوێن دەکەینەوە کە خاوێنمان کردەوە عینەبی دەست ڕێنمایی تەندروستی کۆمەژەوە دەکەین. کەرەباڵخی بازارەکە چۆنە وەکو جاران هەیە؟ نەخێر وەک جاران نیە جمعان هەتا سعات 10 و 11 هەر بکەینەوە دان ئێوانە شعیبینا کۆتەکان زۆر قەلەبارغێرە نایە. بەێ سپاسەکەم کاک محەممەد سەرکەوتوو بن زۆر سپاس. گوڵستان یانی ئەم بازارێکێکە لە فراوانترین بازارەکان لە هەولێردا کە هەموو جۆرە باڵندەیەکی باش قازی باش لێک جیا بکەینەوە. جاوەڵایی گوڵستان من لەوەیانە شارەزانیشتانە نازانم بەڵام پرسیارەکەم کاک محەممەد گوڵستان پرسێت چۆن مریشک و قازی باش لە یەکتری جیا بکەینەوە. ئەمە تقریبا 30 ساڵە بشینە ئەمە هەلە دوو ڕابزانین زین باشیان خراپە دەزانین نەخۆشیان ساغە پێشەوە ئیشی مەیە. ئەگەر ئێمە بینەم بازارە بمانە شتێکی باش بکڕین چۆنە؟ دەبی برادەبی ئێستا تو مەسەرەن دوو بەیانی یا چار ڕۆژی هاتی کە ئەمرت ناسی ئەمەشی خراپ ئەگە بەخۆش نەویشی بە ئەخراپ بۆ ناکڕم توچاتێ لای من ئەمە دەبی خۆم زەمیرم ئارێوە سەرچاو وستان ئەگەر ویست بیکڕی وەرە لای کاک محەممەد لێرە دانێک لەگەڵ خۆت بینە شتی باشیان هەیە داواتێکم لەگەڵ نەورەس قازانج کرد با قازێک لەگەڵ تۆ قازانج بکەم. ئەو جە خۆشەکەی لەوەدا ئەمڕۆ من ڕەشم لەبەر کردووە تو ڕەنگەکانی کەتەلۆنیات لەبەر کردووە. دیکاکە ئەمڕۆیمە جەشنمانە دڵت تا خۆشە گەلێک سپاس سژ بۆ هەمکارە من ڕێناس شتافا باژارێ هەولێرێ کووتە دیگەل من بووی بێگومان دیگەل مهوانێ خامی بەرداوامیە بدنە مژهارە تایبەت بێ چارەسەریە پزیشکی یا کوردەواری یانجی چارەسەریە تەندروستی کو تایبەت ji بۆ هەنجۆرە ئێشان ئێشوە نییە نە نەخۆشیە لەوانەیە ئازار بێ لەگەڵ ئەوە ئێوە زیاتر ڕفتار دەکەن نەخۆشیە لەگەڵ نەخۆشیش ئەوەی کە باست کردوانێ نەشتەرگەری ئەنجام دەبێ ئەوانە ئەوجا دکتۆر ئێستا لە سەردەمی کۆرۆنادا ئێوە چ ڕێنماییەکتان هەیە لە بۆ خەڵکەکە چونکو زیاتر دەچێتە ناوسیەکانی مرۆڤ تەسیر لێ دەکاتن هەناسە تون دەبی چ جۆرە جوڵەیەک ئەنجام بدەین باشە؟ بێگومان ئەوانەی کە توش بوون جیاوازن لەوانەی کە توش نەبوون بێگومان تەمان توێژنەوەی زۆر هەیە لەسەرەوەی ئایا ڕێنمایی تەندروستیان با بڵێن ڕاهێنانە ئەوکان با ڕاهێنانە وەزشیەکانی ڕۆژانەی کە ئەنجامی دەدەین ئایا کاریگەری هەیە لەسەر بەرگری لەشی مرۆڤەکە چونکەمان دەزانین گەورەترین چەک بەرامبەر ئەو ڤایرۆسەی بەرگری لەشی مرۆڤە خۆی
دا و دەرمان نییە سەراحەت ینی هەموو زۆربەی زۆری توێژینەوەکانەوەی دەردەخەن و زۆربەی زۆری هاوکارانمان لە با بڵێن پسپۆری نەخۆشی هەناوی ژوا دەڵێن کە تا ئەو کاتی ئەو کەسی کە تووشیش دەبی لە بیدایەتی خاستنەوانەی کە بە سوچی توش دەبن زۆرتر دەبی پێی با بڵێن پشت بەوەی بەستم بەرگری لەشیان بەرزبیتن ئەوەش تەمان یەک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی بەرگری لەش ئەنجامدانی وەرزشیە ئەنجامدانی ڕێنمایە تەندروستیەکان ڕۆژانەیە لە ڕۆیشتن لە تەمان هەمومان هەر کەسێک کە با بڵین بیاوێ بەرگری لەشی باشبی یەک لەوانە یەک لەو ڕێگایانە با بڵین ئەنجامدانی وەرزشیە ئایا چەند پێویستە ڕۆژانە ئەنجامی بدەین تەمان لە کەسێک لەو کەسێک لە تەمەنێک لە تەمەنێک جیاوازە بەش بە شێوەی گشتیوانەی پێگەیشتون مەرجە هەفتانە لە خلال یەک هەفتەی 150 دقیقا وەرزشیان هەبی وەرزشی مام ناوە وەکو ڕۆیشتن وەکو ڕێکردن بە پێڕۆیشتن بەڵێ دەکرێت ڕۆژێکنا ڕۆژێک ئەنجامیدا بەس هەمی بخەیە سەر 150 دقیق کەمترین شتە کە ئەنجامی بدا لەوەی زیاتر باشتر ئێستاش زۆر ئاسانە دەتوانانی بە ڕێگەی موبایلەوە بێگومان دەتوانێت ڕێگەی موبایل لە ڕێگای هەر لە ماڵێ با بڵین دەتوانی بەکاری بینی و زۆر بەرنامجێ دەتوانی بیکەوە لەگەڵوی دووبارەی بکەوە تەمان مەبەستمانە وەرزشە سادانەیە نەوە هەندێک طبعا هەندێک وەرزش بەکاردێ لە بۆ کەمکردنەوەی کێشی لەش و ئەوانە زۆر متەقدیم و زۆر ئەوەیە با بڵێن پێشکەوتووە ئەو لەو هەموو کەسەی نابی دەبێ ئەو کەسە پێشوەقت ماسوولەکانی سەبر لێ ڕاهی نابی بەڵام ڕۆژانە ئەتوو وەکو ڕێکردن وەکو باسم کرد وەکو پاسکرد سواری هە دەتوانێت لە ماڵی خۆی ئەنجامی بدا لەوەی کەمتریش بەرکەوتەی هەبیتن لەگە خەڵکی یان لە پارکەکان ئێستا با بڵێن شوێنی تایبەتی هەیە دەتوانی ئەم ڕێنمای تەندروستیەکانی خۆشی جێبەجێ بکە و هەم وەرزشە ئاسایەکی خۆشی ئەنجام بدە ئەوجا دکتۆر هەر ملەتێک تایبەتمەندی خۆی هەیە لە خواردن لە لەبەرکردن زمان و هەر شتێک جیۆگرافیا و ئەوانە کلتور لە چارەسەری سروشتیدا ئێمە وەکو میانی طبی کوردەواری تایبەتمەندیمان هەیە لەو چارەسەریانەدا کە وڵاتانی تر لە ئێمەیان وەرگرت بێ لە بەخۆی توبی با بڵێنەوەی توپ شعبی کە باس دەکرێت ئەوە تەمان لە کاتێک پێویست بوو کە پزیشک کەم بوو با بڵێن ئەو بەشانە کەم بوون بەس ئێستا خۆشبەختانە ئەو بەشانە هەمووی با بڵێن وجودیان هەیە با بڵێن زۆر جار استقلالی نەخۆشەکە دەکرێت زۆر جاریش ڕێگای ناتەندروست دەگرێتە برێت تەمان ئەو کوتم یعنی پێش چەند ساڵ پێشتر کە پزیشک زۆر کەم بوو لە خاستن لە گوندەکان لە لادەکان ئەو کات پێویست بوو یەکەکەبی با بڵێن زۆر جار لە زۆر وڵاتان ئەسڵەن ئەوانەی کە حەلاقییان دەکرد ئەوان بە خۆشیان دەبوونە پزیشتی خەڵکەکەش زۆر کاریشیان زاندا ئەو لەو کاتە بڵێ ئێستا ئەو کاتە ئەو گۆڕایە تەمان ئێستا هەموو لە هەموو وڵاتان پێویستە هەر کەس پسپۆری خۆی وەرگری و پێویستە وڵاتی مەش بێتە سەرەوەی شتی باش سوودی لێوەر ببیندرێ بەڵام ئەومانەیەوە نیە هەموو کەسێک بتوانێت چونکە تەعاملکردن و هەڵسوکەوتکردن لەگەڵ نەخۆش مەسئولیەتە بەرپرسیارەتیە ئەتەمانەوە بەرپرسیارەتیش قانونە یاسایە دەبی سبێنی ئەو کەسە هەر شتێکی توش هات ئەو کاتی دەبی ئەو کەسێک کە چارە سەرکارەکە بتوانی دیفاع لە خۆی بکە ئەگەر ناوە ناتوانانی بەرگی لە خۆی بکە نەخۆشەکەش ناتوانانی هیچ بکە ڕاستە دکتۆر پرسیاری کۆتاییمەوەی خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ لە کاتی وەرگرتنی چارەسەریدا بێگومان تەمان لاشەی مرۆڤ پێویستی بە وزەیە وزەکانیشمان زۆرینەی زۆری ینی وزەشمان لە خواردن وەردەگرین ئەو ئۆکسسیژینە لە هەواوەری دیگرین تەواوە با بڵێن کۆمەڵی ڤایتامیناتە یان ڤایتامین دیە لە تیشکە خۆروەری دەگرین بەڵام مقابلی وەش دەبی چمان هەبی دەبی خواردنمان هەبی تەمان خواردنی تەندروست گرنگترین هۆکارە لە بۆ بەرزکردنەوەی وتم بەرگری لەش لە بۆ بنیادنانی لەش لە بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانی خۆی بپارێزی لە نەخۆشیەکان و بتوانی ژیانەشی تەندروست با بڵێن بژیت. درۆستەگە لە کسپاس دکتۆر مەهدی خالد خادر پسپۆرەی جمگا هەروەها چارەسەریە سروشتی کو وێسبێتە دگەل من بووش بە زانیاریێنتە هەروەکو دکتۆر گوتی و چارەسەریە سروشتی دگەلیە پزیشکی تاوەکەرێن هەبدونە نابێت کوێ وەرگرتن و یادیژی پشتگوه خستن و دوبە بریاوان کەسان بێ ئەنجامدان ئەوێن و بڕوانەمەیە هەیە هەروها ڕخسەت هێژالی حکوومەتێڤە و نۆرینگەیان تایبەت بکەن دەوی بواریدا دووبارە گەلێک سپاس دکتۆر و بێبیە ڕۆژەکە خۆش بەجامێ نرخێ دراو پەراو ئێمبیانی و نرخێ زێر بناوە بازارên هەرێما کوردستانێدا بشۆپینن بزانبنگە هەیە اشخاصی ez باور dikim $100 yani nزیکی 123,000 و وەکو دیار دبە ئەوێن دنجی
هێدی البەرچاوەوە 100 یۆرۆ 145,000 دینارێن عراقی 100 پاوند نزیکی 100 و چ قاسە چاوێم نابینێ پاوند چ قاسە 180 160 تمام هەندکارم بێجێ بشۆ بێنم چاوێم بچێکی ژیانی بەزایی فەز نابینم دیارە بچێکی ئەرزان بووە یان نوەک خۆمایە دی چەند ڕۆژێن دەڕباس بوویدا زێر عیار 24 386 و زێر عیار 21 335,000 دینارێن عراقیە و ژووەک خۆمایە دی چەند ڕۆژێن دەرباس بوویدا هەروەها عیار 18 گەهاد 185,000 دینارێن عراقی Ez باوتکە مەختەوێ هاتیە جەز بەرچاوکە خۆدێنم گوزنکە خۆدێنم داکوان باشتر ببینێت وێجەلالێکی دن کەنەدا بریادا کو مهلەتە مانە هەمیشەیش بۆوان کەسان بدە کو بێ سەرکەفتن سەر کۆرۆنادا هەفکار بوون ینی ڕۆلاوە هەبوو مارکۆ وەزیرێ کۆچ و کۆچبەرن کەنەدا ڕاگەهان کو وێ مهلەتە هەمیشەی یامانێ لە وڵاتێن خوا بدن بوان کەسایەن کومەترسی لەسەر جانێ خوا دروستکردنەش بۆ ڕوبڕووبوونا ڤایرۆسا کۆرۆنای ڕاگەهانژی تەنانەت ئەگەر ئەو کەسێن کوبەرین هاژات داخوازی کردبوون ji bo wergirtina mafê penaberayetiyê û hatibû redkirin ew ê mafê manê bidnewana tekezî jî kir ku ew kesên ku eger malê xwe yan dervê xwe li dermanxaneyan ku nexweşxaneya xizmet ji bo tuşbûyên ڤayrosa koronayê pêşkêş kiribin an ku kiribin di demek nêzik de ew ê mafê mane hemîşeyî bidnewan dibêje jî ji binî ku wê xwe yanî mafê mayînê bidnewan wê bidne kesûkarên wan jî û malbata wan jî vêce bavariyan em behsa lêstika dehşet bikin evkarim li kontrolê dikinin nexeme bila dilê wan biçekî xweş bê lêstikek bû me ji dest da lê belê derencama hêne gelek giran bû rêya rastî bavarî Katalonî golbaran kirin bi vê manşetê em dest bi nûçeya xwe dikin di qonexa çareka dawî ya xûla tîmên qehremanên Ewropayê û di lêstikeke dîrokî de eger em bêjin û dramatîkî de tîma Bayern Münchnê serkeftineke mezin bir ser Barcelona de tomar kir û di gêma yekemê lêstikê de jî Bayern München 4 gol biriya lêstikvanên xwe Thomas Müller Ivan Berish û herweha Serge Gnabry tomar kirin û tenê golê Barcelona jî lêstikvanê bavariyan diyarî kir ji bo Barcelona û jî David Alaba bû ku bi şaşîtî golek li ser xwe tomar kir. Di destpêka gêma duyem de jî Luis Suarez golek ji bo Barcelona tomar kir lê belê bêsûd bû ji ber ku piştî vê golê Karnavala golên Bayern Münchnê dest pêkirin û karî bûn encama gêma yekem dubare bikin 4 golên din li ser Barcelona tomar kirin. Vê encama lêstikê jî ku 8 gol bi 2 bi dawî hat di berjewandiya Bayern München de bû. Vêce ez bawer dikim zaniyariya me tevan hene derbarê xûla qehremanên Ewropayê ew jî ku li welatê Portugalê birêve diçe ji ber ku rejeyê tuşbûn bi vayrosa koronayê gelekê me an kûtune ji bilî wê jî li hejmara wan lêstikvanên ku dikarin bêne guhertin di nava lêstikê de bûye 5 ji bilî sisiyan cemawer an ku kesên amadebûwan di nava lêstikgehan de qedexe kirine xûla palawanên Ewropa Champions League tenê bi deng wek dengê cemawer amadekirina heyecan û kele germiye durust dikin di nava lêstikgehê de wê lêstik jî berdewam bibin di heyema van her du hefteyên bêde wê qehremanê xûla Ewropayê bi destnîşankirin û bêguman derfeta zêrîn di destê Bayern München de ji ber ku bi hêz vegeriyayê piştî heyvûnîvekê jî ji sekinîna Bundesligayê yani bi xilas bû lîgaya wan xilas bû bi ser hevdû de hatibû programa me jî bi ser hevdû de hat vêviya serkeftinê ji bo her kesî û dilxweşî eger hûn dilxweş bûbûn jî bi dorana Barcelonayê ya giring ew ku tu mirov timî bi dilekî mezin her encamek bê werbigire heta rojeke din û di programeke nû de biminin di nava xêr û xweşê de û xatirê we.